هیچ هێزێک ناتوانێت ئیرادەمان لاواز بکە، هیچ هێزێک ناتوانێت بمان باتەوە هەوڵەکانی خوێندن بەبێ جێبەجێکردنی داخوازیەکانمان. زیندان ناتوانێت ئیرادەی مامۆستایان بسەپێنێ. با دەسەڵات گوێی لێبێ هەزاران مامۆستا چۆکیان لێ هەڵماڵیوە لەسەر شەقامن، ناڕۆنەوە ماڵەکانیان، ناڕۆنەوە پۆلەکان، هەتا وەکو ئیرادەیان سەر نەکەوێ، هەتا داخوازیەکان سەر نەکەوێ. وە خۆشبەختانە سەلمان بانجارێکی تر کە لەم ناوچەیەشدا ئازادی نییە، بەڵام چی هەیە؟ ئازایەتی، بژی ئازایەتی، هەمیشە ئازایەتی بەسەر ترسنۆکییا سەرەکەوێ. بزانن ئەوانە کە ئێمە بەسارە سووتان حتا بە تیرۆرکردنی خۆشمان کۆڵ نادەین، ئەوان وا ئەزانن کە کاوە و سەردەشتی سۆرانی مامە هەمەیان کوشت، دڵشاد وا ئەزانن کە ئەوانیان شەهید کرد ناویان ون بوو، ئەوان ئەو کاتێک کە شەهید کران ژیانیان دەستی پێ کرد، لەبەرەوە ئەگەر ئەوان ئێمەش بکوژن ژیانی ئێمە لەو کاتا دەست پێکا کە ئەمان کوژن. ئێمە وەکو نوێنەری مامۆستایانی چەمچەماڵ دەستەی داکۆکی لە مامۆستایان و فەرمانبەرانی سنووری قەزای چەمچەماڵ لێرە هاتووینە، لێرە بەشداری بایکۆتمان کردو، دووبارە بایکۆتمان گایەوە بە گوێ ئەم حکومەتە کەڕڵاڵدا.